بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن بەیانێکی باش دەست پێ بکەن. بەیانی باش هەکات. بەیانی باش حاجە زۆر سپاس. بۆ هیواین کە لەگەڵ ئەو بەرگە و بابەتانی ئێمە ئامادەمان کردووە لەگەڵ خواردنی نانێکی بەیانی خۆش کاتەکەتان بەڕێ بکەن و سوود ببینن لە هەموو ئەو بابەتانی ئامادەمان کردووە. سڵاوتان لێبێ بەو هیواین ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ، ڕۆژێکی خۆش بێ، پڕ بەرهەم بێ و لەگەڵمان بن لا بەیانی 24 ئەمڕۆ هاو شێوەی ڕۆژانی ڕابردوو لەگەڵتانین بە کۆمەڵێک بەرگە و بابەت و تەوەری جیاواز و ئێوەش دەتوانن سوود لەم بابەتانە ببینن کە هاوکارانمان ئامادەیان کردووە. سەرەتا ناونیشانی ئەم بابەتانەتان پێ دەڵێن کە بڕیارە ئەمڕۆ لەسەری بوەستین بابەتمان هەبێ و میوانمان لەسەری هەبێ و قسەی لەسەر بکەین. بزانین بابەتەکانمان چییە. ئاژەڵ دۆستانی سلێمانی دەڵێن لە باخچەی ئاژەڵانی چاڤیلان شێر بە کاهوو بەخێوەکرێت و ورچیش بە چپس. ڕۆژانە هەزاران کەس ڕوو لە ناوچە گەشتیارەکانی شیلاتزێ دەکەن. فەقیەیەکی تەمەن 11 ساڵان لە حوجرە مێژوویەکی خانەقای بیارە باسی ژیانی فەقیەتی خۆی بۆ کوردستان 24 دەکات. دکتۆر فەرمان هیدایەت سێ پەرتووک لە سەرنهێنی ڕێنواری ڕەسەڵەکی کورد هەموو وەرزێکم پاییزە بڵاو دەکاتەوە. ئەمڕۆ لەگەڵ پسپۆڕێکی بەرهەمهێنانی ڕۆنە ڕووەکیەکان کە میوانی بەیانی 24 بێت باس لە ڕۆنە تەندروستەکانەکەین کە بۆ خواردن شیاون. هەموو ئەو بابەتانەی کە لەگەڵ هاژە باسمان کرد بێگومان بابەتی دیکەش هەیە زیاتر، بەڵام ئەمانە ئەو بابەتە گرنگانن کە ئێمە دەمانەوێت لەسەری بوەستین و هەندێک بابەت و هەندێک زانیاری جیاوازتر پێشکەش بکەن لە ڕێگەی راپۆرت و لە ڕێگەی میوانەکانەوە. سەرەتا هاژە یەکەم بابەتمان بابەتێک دەبێت پێیوەستە بە ئاژەڵ. ڕاستە. وەکو ئەوەی کە لە ناونیشانەکان ئاماژەت پێدا، ینی ورچ با چپس و شێر بە کاهوو ئەمە هەستەکەم لە نوکتە دەچێوانە بێگومان، بەڵام کاتێک کە باخچی ئاژەڵان دانرێت هەر بۆ خۆی من پێم ناخۆشە، چونکە ئەو ئاژەڵە ئەگەر هەموو شتێکیشی بۆ فراهەم بکەی بەڵام هێشتا ژینی خۆی نییە، ڕاستە ئازاد نییە. جا چ جایەوەی کە تۆ بێنیت لە پێناو دروستکردنی پارکێکی دەستکرد بۆ دروستکردنی کەمێک یاخود ڕاکێشانی هەندێک گەشتیار، ئەم ئاژەڵانە مافیان لێ بسەنیتەوە و جگە لەوەی کە شوێنەکەشیان خراپە هەکار خواردنێکی تەندروست، ینی خواردنی خۆشیان نەیتێ. ئەمە کارە ساتەکەیە. بێگومان باس دەکەن کە دۆخی خراپیم ئاژەڵانی لە باخچەی ئاژەڵانی چاڤیلاندن ئاژەڵ دۆستانی سنووری سلێمانی نیگەران کردووە و ژمارەیەک لە ئاژەڵ دۆستان لە سنووری سلێمانی نیگەرانی خۆیان دەردەبڕن لە بەرامبەر خراپ ئیدارەدانی باخچەی ئاژەڵانی چاڤیلاند و قسەیان هەیە. باستێواکەن کە ڕۆژانە ئەو شێر ورچانەی لە باخچەکەیان خواردنی خۆیان نادرێتێ، بەڵکو چپس کاهوو ئەم خواردنانیان پێدرێ وەژڵن ڕۆژ بە ڕۆژ تەواوی ئاژەڵ و باڵندەکان دۆخیان خراپترە بێت و ژیانیشانەکەوێتە مەترسیەوە. بۆیە داواکەن کە لایەنە پەیوەندیدارەکان ڕێگری لەو زیندانە بکەن. ئەم دیمەنانە نێو باخچەی ئاژەڵانی چاڤیلاندا. تەواوی ئاژەڵ و باڵندەکان بە گوتەی ئاژەڵ دۆستان لە دۆخێکی خراپدان و هەندێکیان لە برسا مردار بوونەتەوە. خراپی پێدانی خواردن و بچووکی شوێنەکانیان وای لە ئاژەڵ دۆستان کردووە کە بە زیندان بۆ ئاژەڵ و باڵندەکان نایبەن و داوای چارەسەر بکەن. بۆ نمونە مناڵکەوێتە ژۆ هەر جپسی پێ شتێک نییە کە پێی بێ جپسەی بە هەریشەکان ڕاکە بەرەو پیرە وچەکە جپسەخوا ئاس گەرمە شامی بەچنگەوە گەرمە شامی مەگەر گەرمە شامێکاخوا، یعنی هەر هەمویان ئەوەی کە گۆشخۆرە لێرە بۆ بەڕۆخۆ هەمووی کەمەری باریک ئەڵێکی تۆکەن بەڕاستی زۆر زۆر ئەسەفە. ینی ئیداری چاڤیلان نە ڕێگا دەدات بە میدیاکاران دیمەنەکانی باخچەکە ببینن نا بە ئاژەڵ دۆستان. خەریکە شێتە بێ بۆی ئاژەڵ دۆستان نیگەرانیەکانیان دەگەن لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی ڕێوشن بگیرێتە بەر تا ئاژەڵەکان لەو زیندانە ڕزگار بکرێن.
معقول نییە تۆ بڵێ وەڵام من ئێستا کاتی نییە 2 ساعت 3 ساعتی تر ئاوی بۆ دانم ئێمە یعنی چی تۆ چی دانەوە تۆ من زیندانە یعنی چی بەخێوەکەی ئەوە قەینا تۆ ڕاستە فێنەکەرەوە ناتوانانی دابنەی ئێدە باشە هیچ نەبێ ئاوی بۆ دابنێ ناتوانانی ئاوی بۆ دابنێ خواردنێکی وای بۆ دابنێ کە بتوانێت فێنێکی بکاتەوە. زۆرینەی ئاژەڵ و باڵندەکان جگە لە خواردنەکانیان کێشەی خراپی شوێنیان هەیە. ئاژەڵ دۆستان بە بەڵگەی ئەوەی کە دەڵێن ئاژەڵەکان برسیانە نمونەی ورچ و شێر دێننەوە کە لە تاو برسێتی چ پس دەخۆن ئەوان باستەوە دەکەن کە لە نەڕەزایەتی بەردەوام دەبن تا ئەو کاتەی کە ڕۆژی ئاژەڵەکان چاک دەبێ. دیار جەمال کورسان 24 سلێمانی. بابەتی دواترمان بابەتێکی گەشتیاری دەبێت پەیوەستە بە شوێن و ناوچە گەشتیارەکان یەکێک لە شوێنە سەرنجڕاکێشەکان هاژە شیلات زێ نازانم سەردانت کردووە یان گەشتی شیلات زێت کردووە یان نا پێشوو بوو چوون ئەم سروشتە جوانە ئەم ئاوە شین و پاکە هەر شایانی ئەوێ بەڕاستی ڕووی تێ بکەیت. زۆر جار ینی ئێمە خۆشمان لە هەندێشت خۆمان مەحروم کردووە پێمان من زۆر جارڵم ئەگەر پێت نەکرێت سەفەرێکی دەرەوە بکەیت بەڵام هەندێک شوێن هەیە شایانیەوەی بڕۆ هیچیشی ناوێت. دەزانی ینی زۆر خەڵکی کوردستان هەیە هەندێک شوێنی زۆر سەرنجڕاکێش هەیە نەیبینیوە ڕەنگە ینی ئێمەش بەشێک لە شوێنەکانمان نەبینی بەڵام ئەنی من خۆم هەوڵم داوە زۆربەی ئەو شوێنانێک کە شوێنی سەرنجڕاکێشن یان گوێم لێ دەبێ یان وێنەکانی دەبینم بەڕاستی بیبینم هەرێمی کوردستانە ینی کەسێک دە پرسیارێکی دەکا ئەم شوێنی هەرێمی کوردستانت بینی و ینی ناکرێ بڵێنە ناکرێ ینی گونجاهنیە ڕاست باشە. نەحیەی شیلات زێ دەکەوێتە لێواری هەردوو زەی گەورە و ئاویشین ئەمە ژوای کردووە ئەم ناوچێ ببێتە ناوەندێکی گەشتیاری و ڕۆژانە ژمارەیەکی زۆری گەشتیار سەردانی ئەم شوێنە بکەن. گەشتەکانیان هەڵبەت بە مەبەستی گرنگیدان و بژانەوەی کەرتی گەشتیاری لە ناوچەکەیە بڕیار وایە کە لە ساڵانی داهاتووشدا چەندین پرۆژەی گەشتیاری تێدا ئەنجام بدرێت لە بەرەوەی ناوچەکە ئەهێنێت کە ئەوەندە سروشتێکی جوانی تایە گەر ناوچەی گەشتیاری زیاتری تیاابێ هەڵبەت گەشتیارێکی زیاتر ڕاکێشێت بە سەرێک لە شیلات زێ بدەین. فارس و خێزان خۆ وەکە گەشتیار لە پارێزگەها بابل یەن هاتینە ناحیا شێلات زێ دەگەل گەشتنە خوا بووناوە ئێکژەهاوینگەهێن vê navçeyê ئەوان دەست bi wênegirtinê kirin û danet diyarkirin ku dîmenên van tavgehên avê û seqayê heyît navê da ew gelekiyên dilxweş kirîn. احنا جايين من محافظة بابل احنا ازو خزانه خول پارێزگەها بابلên هاتینە vêre li devera Amêdiyê seqayê vêre gelekê xweş e û cihên wê gelek sirinçrakêşin di nava vê seqayê sirinçrakêş da em gelek murtaxîn elhamdülillah. مرتاحين والحمد لله. ناحیا شێلات zê dikevîtin navbera her du rîbarên avaşîn û zêyê mezin ji ber vê çendê hemî cihên wên geştiyarî dikevin ser van du rûbaran û ji aliyê lanê şûlejê ve planên stratîjî bû zêdetir berçavkirina wana yên hatîne danan. هم سرليفن روباري او زي شنو او زي مازن همي او خدمت گزاري سرتاي جاري لهنا وكي بجم كافي و رستوران دو خارنگه لي اگر ام بحث پلان خو استراتيجي 3 سالن دهاتي بكين تايبجي بو برليفن ريباري اواشين ما پلان دایا کو برليفن ريباري بهنا کورنش کرن. لگور آمارین ریوبریان ناحیه روزانه 1500 بو 2000 گشتیاران قصداوید دورید کن که اوهانه مفاکه باش یه گهاندی آبورا و ناحیه و درفتا کاری بو هند گنجولاوان یا رخصاندی. به هبونا وان آو روبارن هیل و دوره لبینا گشتیاری لسنور ناحیه شیلات زی وک سالم بورین نینا و گلک باشتر یا لحاتی اوهانه وی چندید گینیتن که اف نافچه تمامی یا بو نافچه اکا گشتیاری. آری حسین کردستان 24 ناحیه شیلات زی. باشە بابەتێکی دیکەمان هەیە بابەتی حوزرەیە بابەتی فەقەیانە هەرێمی کوردستان مێژوەکی دوور و درێژی هاژە لەگەڵ نەک هەرێمی کوردستان ینی پارچەکانی دیکەش کوردستانیش مێژوەکی دوور و درێژی هەیە لەگەڵ حوجرە ینی زۆربەی مامۆستایانی ئاینی مەلایانی کاتی خۆی
لە حجرە پێگەیشتن ئەو کاتەنێک کە زانکۆ نەبوو یعنی وەکەوەی کە ئێستا کۆلێژی شریعە هەیە ئەو کات کۆلێژی شریعە نەبوو لە بری ئەو یاخود بەدیلی ئەو حجرە بوو ینی کۆمەڵێک زانای زۆر باش تێدا دەردەچوون شاعیرە گەورەکانی ویستم ئەوە بڵێم هاژیانی هەتا لە کتێبی چێشتی مەجێور مامۆستا هەژاری مکوریانی زۆر بە چێش باز لە بەسەراتەکانی ناو حجرەکان دەکات ئێستان بابەتەمان لەسەر حجرەیە کە باسیەواکەین بچووکترین فەقی خانەقای بیارە تەمەنی 11 ساڵە و لە حجرەی بیارە خوێنێ ئەو بەنیازە بێتە مەلا و شێوازی قسەکردن و ئاخاوتنی منداڵێکی 11 ساڵان ناچێت. فەقی ئەحمەد باس لە گرنگی فێربوونی بابەتە ئاینیەکانەکات وەژڵێت لێرە مۆبایل بەکارهێنان نییە ئەگەر بیری ماڵۆشیان کرد هەفتەی 2 جار مۆبایل یان پێدرێ قسەیان لەگەڵا بکەن. ئەمەش باشە و دڵخۆشیشە بمانەوەی لە خانەقای بیارە دەڵێت زۆرینەی پیاوانی نێو خێزانەکەمان مامۆستای ئاینین و منیش دەمەوێت ببمە مەلا و خزمەت بە ئاینەکەم. من نام ئەحمەدە خەڵکی شاری سێسایەقم تەمەنم 11 ساڵم ئەم هاوینە هاتووم دەستم کردووە بە فەقیایەتی لە خانەقای بیارەی شەریفە ئینشاء الله تعالى ئەگەر خوا بیدات پێمان بتوانم ببم بە مەلایەکی چاک کە بتوانم خزمەتکاری ئەم دینە پیرۆزە بم دینی ئیسلام. واتە شتێک لەمە پێشڕووی دەدابێت وەکو بارینی بەفر بەسەر کێوەکاندا بە ئیعتیباری حرەکات و سەکەنات نەک بە ئیعتیباری مادات و ئەسڵیەکانی خۆی. خزمەکانمان نیوەیان مەلان منیش بە بۆنەی ئەوانەوە کە مەکتەبم تەواو کرد حەزم کرد کاتی خۆم نەدەم بە فیرۆ بێم بۆ خانەقای بیارەی شەریفە کە بتوانم خزمەت بەم دینە بکەم. من تەمەنم بچکۆلەترێ لە چاو فەقیانەی کە لێرە دەخوێنم من بچووکترین فەقیام خانەقایم. دابش ئەبێ بۆ دوو بەشێکم زەدوێنێ خوێنمەوە نیە؟ وایە سولاسی و ڕوباعی بوو. سولاسی و ڕوباعی نیە؟ بەڵێ. باشە. سێ حرف و چوار حرف. هەردووکیش دابش ئەبوو بۆ دوو بەشێکی کە ئەو دوو بەشە چی بوو؟ مجرد و مەزید و فیه. وڵای لە خانەقای بیارەی شەریفە لە هەفتەیەکان 2 ڕۆژ پشومان دەدەن سێشەمان و جمعان پشومان دەدەنین سێشەمان و جمعانیش مۆبایلەکانمان وەردەگرینەوە تەلەفۆن دەکەین بۆ ماڵ و ئەحواڵی ماڵ و دەپرسین و ئیتر تەلەفۆنەکەین بۆ خزمەکانمان و ئیتر ئاوایە بەڵێ خۆ. ئێستا مەلایەم مەدە سالیمیان غەیرە سالیمە؟ غير سالم امام صحيح لبر خرمان تضعيفي هاتي بظاهر تضعيفي هاتي او اصلا كشي لبر قربان تكرار كنا تو كوكرا نتوليكا اصلا كي مدد ابو لبا دو جار دال دوباره بوتو بيدوزيت تضعيفي يعني بله تضعيفي شتيابه غير سالم غير سالم هەڵبەت وەک هەمیشە ئێمە گرنگی بە بابەتە ئەدەبی و هونەریەکانە دێن و بەرهەمی نووسەران هەر بۆیە لە زۆربەی پرۆگرامەکانمان بەشێک لە بابەتەکان تەوەرەکانەکەینە تایبەت بۆ ئەو کەسانە یاخود بۆ نووسەرانە بۆ ئەو ئەدیبانە. ئێستش چاپ و بڵاوکردنەوەی پەرتووکی نهێنی ڕێنواری ڕاچەڵەکی کورد و هەموو وەرزێکم پاییزە بڵاوەکرێتەوە کە دکتۆر فەرمان هیدایەت نووسەر و نووسەرەتی و لێرە خۆی میوانی ئەمە بێت نووسەر و دکتۆرا لە دەروون ناسیدا میوانی پرۆگرامی بەیانی 24 بەیانی باش دکتۆر ساڵ لەبێت باش بەخێر بێت. زۆر سپاسانەکەم سڵاو ڕێزم بۆ بینەرانی کورسان 24 هیوادارم ڕۆژێکی خۆش و ئاسوودە بەسەر برن. زۆر سپاس. پێمان خۆشە سەرەتا باسێکی بەرهەمە نوێیەکەتمان بۆ بکەی. بەرهەمە نوێیەکانم بەرهەمە نوێیەکانت دەبێت یەکێکیان کۆتا بەرهەم بێ بەرهەم بێ. بەڵێ ئەم سێ پەرتووکەم ئەم ساڵ نەورۆزە سەری ساڵی کوردیا بە یەک چاپ کرد. بەڵێ هەرسێکی وە لەیرەشەوە بە دەرفەتی زانم سوپاسی برای خۆشەویستم دکتۆر شێخ نەرۆکە سنجانی بکەم بەڕاستی کە ئەرکی چاپکردنی ئەو پەرتوکانەی گرتە ئەستۆی وەکو پاڵپشتێک بۆ ڕۆشنبیری و زمان و پێشکەوتنی کوردی لە شاری کەرکووک. من خۆم کەرکووکیم هە لە کەرکووک شتانشم ڕووگەی کوردستان کەرکووک و ئەو پەرتوکانە هەوڵ و کۆشێکی خۆمە
و لە چاپکردنی هەرسێکی ئامانجی جیاوازم هەیە بەڕاستی ڕاستە خۆم پسپۆڕیم دکتۆرام لە دەرووناسی گشتی و زمانی جەستا هەیە زمانی لەشە هەیە بەڵام شتی ترشم کردووە کە ئێستا لە بەردەست باشە ئەم کتێبیان ڕێنواری ڕەسەڵاتی کورد بەرگەکەی سەرنجی ڕاکێشام ینی دوو وێنەی لەسرە کە وێنەی ئیمپراتۆر دیاکۆی مەزن و یەکخەری تیرۆباڵەکانی گەلی مادەکان ناوەڕۆکی کتێبەکە باز لە چی دەکا و مێژوەکەی تا چەند بۆی چووی کاتێکە بەڵێ بەس پێشەوە وڵامی ئەو پەرتوکە بدەم باسی ئەو پەرتوکە بکەم بەندەیەکەم نووسەری کووردە کە لەسەر سۆمەریەکان شتی نووسیوە ئەمە بنکەی بڵێن کۆمەڵی ڕووناگیری و کۆمەڵاتی کەرکک بۆیان چاپ کرد کە چۆن سۆمەریەکان کوردن هەوڵمدا ئەو ڕاستیە ئاشکرا بکەم چونکە ئێمە کێشەیەکمانێنێتەوەی کورد ئێمە لە کەوتنی ئیمپراتۆری مادەوە هەر خۆمان ژێردەسەر نەبووین ئەو نەتەوانەی کە خاکی گەورەی کورسانیان داگیر کردووە مێژوشمانیان داگیر کردووە یعنی بۆ نمونە ئێمە مێژوی ئێمە شیاوە 11,000 ساڵ پێش ئێستا بێ خەڵکێک 1000 ساڵ هاتوو ئێستا بۆتە خاوەن مێژوی تۆ ئەوە چەرمووە ئەوە تەپەی گیانە ئەوانەش قسە دەکەین بەڵێ ئەوە بەرگی دۆمی بەرگی یەکەمە ئەتوانم بڵێ ئەمە بەرگی یەکەمە بەس نەمانوێ بەرگی یەکەم ئەمە بەرگی یەکەمی ڕێنواری ڕەچەڵێکی کوردە ئەوە بەرگی دۆمیتە ڕێنواری ڕەچەڵێکی کورد بریتە لەو شتانەی کە لە کورد دزراون هەڵدانەوەی لاپەڕە و خستنە سەری چرای ڕووناکی ڕاستەقینەی پێنووسێکی کووردە لەسەر ئەو مێژوانەی کە داگیرکەرانی کوردستان لە کوردیان دزیوە زۆر شتێ ئێمە لەوە باسمان کردووە بۆ نمونە باسی ئەومان کردووە کڕواتەکان چۆن کوردن کڕواتەکان بۆ نمونە نەفەرتیتی یان نەفەر خۆی ناوی تۆ داخیبایە تۆ داخیبا و واتە هەر توی خۆیە کچی تۆشراتایە کە لەگەڵ ئیمپراتۆرێتی فرعونیا یا ئیمپراتۆرەتی مصری کۆنا پەیوەندێکی زۆر فراوانی هەبوو ژن و ژنخوازی هەبووە تۆ داخیبا خانمێکی کووردە کە پێش حەزرەتی ئیبراهیم شۆڕشی یەکتاپەرستی کردووە کە ئەو کەسانی مێژووی مسرە خوێندنەوە ئەخناتون شۆڕشێکە لە دژی ئامون خواوەندی ئامون ئیسا ئێمە ناتوانین هەموو مێژووی ئەو کچە ئاشکرا بکەین لەو ماوەیە مامۆستا شێرزاد مامەسینی هەیە چووبووە هەنگارێ پێم وایە شارێکەیە ناوی کووردە وتم مامۆستا ئەگە ئەو کووردە لە کڕواوەتیاوە هاتبن خاڵۆی ئەو کچەیە واتە لالۆی نەڤەرتیتیە کە وەختی خۆی کۆچیان کردو بۆ کڕواتیە دوای بۆمان دەرکەوت ینی من خۆم گۆڤارێکی کڕواتیم لە بەردەسایە کڕواتیەکان لە مێژە تێژینەوەیان کردووە 200 ساڵە پێش توێژنەوەیان هەیە کە ئەوان کوردن و سەرێکانی یا واشۆکانی پایتەختی ئیمپراتۆرێتی میتانی بووە باشە ئەوە لەلایەکی تر سۆمەریەکان زۆر کەس ئەو پرسیارەکەن گەرەک بە لەم بەرنامەیەوە وەڵام بدەمەوە چۆن نزانی سۆمەریەکان کوردن ئەی چۆن نازانی کوردن خۆ عەرەب لە سەردەمی دەرکەوتنی ئیسلام و هاتوونە ئەم ناوچەیە ئاشوریەکان ژمارەیەکی کەم بوون ئیمپراتۆریەتیانە ئەڵێ سۆباریانی زێباری کە ئێستا ناوچەی شێخان و ناوچەی زێبارە فەرمانڕاوی ئەوێ بوونە وەکو مەغۆلەکان بڵێن هاتوونە حکومڕانی فەرمانڕاوی چەند شوێنێکیان کردووە ئاموریەکان کە بڵێ ئاشووری ئێمە مێژوویکی زۆر دیرینمانە بەس چەند شتێک بە سادەی و ساکەری بۆی خەڵک تێبگا هیچ پێویستی بە گەورەکردن و ئەمە توێژنی زانستی خومبابا چییە خومبابا لە گلگامێش هەیە بە دوای گەڕان بە نەمری خومبابا ئێمە لە کەرکووکە ئەگە یەکێک زۆر بەدکردار دوو لە ڕووی ئێوە خراپ بێ پێڵێن خومە نازام لە ناوچەی هەولێرە خۆم لە هەولێرش گەورەم بەس نازام ئەوە بەکارێنم شومی شەر لەوە هاتووە شوم و خوم هەر یەکە خوم بابا یعنی باوکی دێوەخان گلگامێش عەرب نازانێ بڵێ کەڵ چونکە لە عەرەبیان نییە کەڵە گامێش ئیسە من چوومەتە ئەیوان برادرم هەیە لە ئەیوان و لە ئیلامە تا ئێستا بە برای گەوراڵێن برای کەڵینم ئێماڵێن کەڵەمێر کەڵە شێر کەڵە پیاو ئەو کەڵ واتە گەورە کەڵە گامێش چۆن لەی هەڵۆ شێرزاد ئەم ناوانە وەختی خۆی لە شارستانیتی سۆمەریە گامێش نیشانەی هێز و دەسەڵات و ئەوە بۆ کوردش یەکەم کەس بووە لە ئەو زونگاوانە گای بەخاوان کردووە عەرەب حشتری بەخاوان کردووە ئەو جاموسی عەرەبیە پرۆفسۆر ئیزەتی مستەفا ڕەسوول ئەڵێ لە ستونێکە یادی بەخێر ئەڵێ هەر جاموس هەر گامێشی کوردیە نەرجس هەر نێرگزی کوردیە بەس ئێمە کێشەمان ئەوێ زۆر خۆمان بەکەمە زانین بۆ نمونە ئەڵێ لاو کاڵبەندە باوکی کەڵە گامێشە
لاو کەڵ بەندە واتە بەندەیەکی لاوی بەهێزی بڕوا بەخۆ بوو یان بۆ نمونە لە من لەو توێژینەوە باسم کردو ناوی زمانی کوردی دەچێەوە هاتوو کورد و دوو بۆ نمونێزی تو ناڵێ وتەبێژ بۆ وتەبێژی حکوومەتی کوردستان میرایەتی کوردستان خۆ ناڵێ ئەڵێ وتەبێژ ناڵێ وتە گوتن یعنی وتە چییە یاڵەکەڵێن لێدوانیدا دوو لە زمانی سۆمەریا یعنی دوو یعنی زمان کورد بۆ ناڵێ کوڕەداوێ یاڵێ کڵاو کوڕە کوڕ چییە کوڕ یعنی شاخ واتە زمانی ئەو کەسانی کە لە شاخەوە هاتوو باشە دکتۆر فەرمان باس لەوە کرد کە ئەمانە هەموو مێژووی کووردە هەتاوەی سۆمەریەکان هەتا کرواتیەکان بەڕەچە لە کوردن مێژووی ئەوان نییە خەڵکی ترش مەبەستم ینی مێژووی کورد زۆری دەستی بەسەر داگیرا ڕەنگە ئێمە بەشێکی بزانین کە لەسەرمان خوێن دەبێتەوە بەڵام بەڵگەت خستۆتە ڕوو لە نێو کتێبەکەت کە بەم بەڵگانە من دەیسەلمێنم ئەمانە مێژووی کووردە وایە دەستی بەسەر داگیراوە زۆر ئاشکرا و هاشە هەڵنەگر بۆ نمونە لە باشووری عێراقا ئەڵێن بەربووک وشەی بەربووک زۆر زاراوی ئەڵێ بۆ نمونە زاراوی عێراقی عەرەبی عێراقی ئەڵێ خۆ ماسار بۆ نمونە خۆ لە عەرەبیان نییە ئەوە لە عەرەبیان نیە وشەیەکی کوردیە یا ئەڵێ خۆش وەلەد خۆش وشەیەکی عەرەبیە کوردیە عەرەب بەکاری دێنێ لە عێراقا بەس ئەگە ئێمە بڕوانین سەی شاژنە شبعات بکە بۆ ئابی ینی باوکم بۆ ئابیکێکە لە شاژنەکان لە مێژووە سەیری کە سەیری ژنانی گەیلام بکە گەیلانی لای ئیلام سەیری ژنانی ئێزدی بکە یان من خۆم دایکم یادی بەخێر بۆ ئێمەیە بەستەوە هەموو ژنێکی کورد سەری بەستۆتەوە زاران ئەوانەی کە پێشمەرگایەتیان کرد بێ لە ژیانی پێشمەرگایەتە شەرم بوو سەرت ڕوود بێ هەتا پیاویش سەری بەستۆتەوە ئەگەر سەیری جلوبەرگەکەی شێخ محمودی نەمر بکەیت ئەگەر سەیری جلوبەرگەکەی بابە شێخ بکەیت سەیری جلوبەرگەکەی کەڵە گامێژ بکەیت یەک جلوبەرگە وە ژنی سۆمەری باشە لە کوێوە هاتووە سۆمەر لە مێژووسەکان لە کوێوە هاتووە لە بەری ڕۆژەڵاتی ڕووباری تیژەلە واتە دیژلە تیژەلە و بۆران دیژلە و فراتەوە هاتوون بەری ڕۆژەڵات کوێیە ئیلامە و لەو ماوە زانە فەڕەنسیەکان بەردێکیان دۆزیەوە کە یەکەم جار هێڵی مێخی کە ئێساڵێن لە عێراقا داهێنراوە لە ئیلام دەرکەوتووە من زوو لەو پەرتوکەیان نووسیومە کە لەبەری ڕۆژەڵاتی ڕۆژە دکتۆر فەرمان من شتێکم بیست لەسەرەوەی کە هەر ڕووباری دیجلە کوردیە لە دوو چڵەوە هاتووە بەڵێ لە دوو چڵەوە هاتووە ینی دوو چڵە باشە بووە تا بە پێی فۆنەتیکی ئەو زمانە ڕۆشتەوە بۆتە دیجلە ئەم بابەتانەی کە نووسیوتە لەم کتێبانەیە شوێنێکت پێچوو ئایا قورس نییە گەڕان بە دوای هەموو ئەم بەرهەمە کوردیانە ئەم ڕەسەنایەتی کوردی تابی دۆزیتەوەکو خۆتەڵی کە ئەوەندە داگیرکاری بەسەرا هاتووەمان لێ هاتووە بڵێنی ئێمەنیی ئەوانە ئەمانە قورس نەبوو بۆ تۆ لە کوێ سەرچاوت پیا کرد بڵێ زۆر گەڕام خۆی یەکەم زانم لە چیەوە زانیم 2009 بوو وشەیەکم خوێندەوە ئەڵێ بەبووک ئەڵێن ژنە لە زمانی سۆمەریا ئیسە ئێمە ئەڵێن ناموس لە زمانی سۆمەریا بە ژنیانوتەوە مانوس هەر ئەو ناموسە مانوسە و دوایی وتێتی ژنە وشەیەکی جێگرە ئیسە ئێمە ئەو مۆبایلی بەردەستان هەندێک شتی جێگرە ڕەشێکی تۆ هەردێتەوەش کۆمپانیاکە ئیناتە سەری بۆ نمونە تو ئەڵێ براژن ئامۆژن لالۆژن زیاتی خاڵۆژن لالۆژن وشەیەکی کوردیە یان مامۆژن باشە تو ناڵێ من کز دێنم یا ئافرەت دێنم ئەڵێ ئاهەنگی ژن هێنان ژن دێنم هەتا ڕووسەکانش ئەڵێن ژن شنێ کە لە ڕێی کڕواتەکان و من بڕۆم وایە لە ڕێی کڕواتەکانەوە زۆر ئیسە کە هەوڵی فێربوونی زبان ڕووسیە دەم سەیرەکەم زۆر وشەیە کوردیە ئێستا لە کرماشان ئەڵێ نییە زانم بە فارسی ئەڵێ بە ڕووسی ئەڵێ زنایۆ نزنایۆ یعنی نازانم باشە سەیرەکەی لە مێژووی کووردا کورد ڕەچەڵێکێکی گەورەی هەیە لە زمان و فەرهەنگ و مێژووە بەس خاوەنینە ئەنجا بێنەوە سەر ژنەکە لە سۆمەری ئەڵێ ژن لە هیچ سامەیەکان نییە بە هیچ جۆرێک هیچ زانایەکی عەرەب عێراقی ڕۆژەڵاتی ناوڕاست جیهانی ناڵێت سۆمەریەکان عەرەبن بەس ئێمە بوێری ئەومان نەبووە کە ئەو قسانە بکەین منش ئەو پەرتوکەم دەرکرد کاتێ دەرم کرد زۆر گاڵتەی پێیان پرسیارێکم لە مامۆستا کەریم شارەزا کرد بەڕاستی یادی بەخێر
وتی پێم باشە بنووسی سۆمەرێغان ڕابردووی کوردن هاتم بڵێم سۆمەرێغان کوردن وتی ئەبێ بڵێ سۆمەرێغان ڕابردووی کوردن باش دکتۆر فەرمان جگە لەو بابەتە مێژویانەی کە باست کرد بێگومان ئەمانە هەموو بابەتی گرنگن و دەستخۆشی لێ دەکەن کارت لەسەر کردووە بەڵام بەرهەمی دیکەشت هەیە پێم خۆشە بە کورتیش باز لەسەر بەرهەمەکانی دیکەش بکەین ینی ئەوەی لە بەردەستی منە هەموو وەرزێکم پاییزە ناوەڕۆکی ئەم کتێبەتی هەموو وەرزێکم پاییزە کوردی و عەرەبیش نووسیوتە دکتۆر پێشەکی بن پێم وایە ئەو پەرتوکەم پێەیە پێشتر وەکو ئەزمونێکی تازە وەکو هەنگاوێک وەکو لاسایکردنەوەی قوتابخانەی کلاسیک بەس بە شێوازێکی تازە بە 3 زمان ئەم پەرتوکەم چاپ کرد ئەم پەرتوکە بە فەڕەنسی و کوردی و عەرەبی هەر هۆنراوی خۆ من بە 3 زمان هەوڵمدا ینی پێشکەوتنێک لە شاری کەرکووکە و لە قوتابخانەی خوێن هەڵبەستی کوردیا بێنمە پێشەوە بە فەڕەنسی و کوردی عەرەبی دوای ئەوە لەسەر پێشنیاری خانمێکی تونوسی ئەو پەرتوکەی بەردەستان هەموو وەرزێکم پاییزە ئەمە ئاڵای کوردستان و تونسیشی لەسەرە بەڵێ ئاڵای کوردستان و تونوس ئەمە لەگەڵ خانمێکی تونوسیا لەبەر ئەوەی تونس گەلی تونس کوردیان زۆر خۆشگەرەکە زۆربەی گەلی تونس زۆر کوردیان خۆشەوێت زۆر شانازی بە کوردۆگەن پەیوەندیەکی زۆر فراوانم لەگەڵیان هەیە هاتوونەتە هەولێرش لێرە پێشوازیم لیان کرا میێوانداریمیان کردووە ئەم خانمە پێشنیاری گوتی حەزەکەم پەرتوکێک دەگەڵا چاپ بکەم خاتوو جەهاد مەسنانی هۆنداوە عەرەبیەکانی ئەوم کردە کوردی هۆنداوە کوردیەکانی ئەوم خۆمم کردە عەرەبی واتە پەرتوکێکی هاوبەشە ئەزمونێکی تازێ بۆ گەلی تونس بۆ گەلی کوردستان وەکو خۆشەویستی کورد و تونس بەس ئێستا گەرەکمانە بچینە وڵاتی تونس بەس ئەمە پشتیوانێکی گەرەکە بەڕاستی بەتەینا خۆم ناتوانم ئەو سێ پەرتوک چاپ بکەیت و خوێندن و ئەوانە یانی ئەگەر دەستگایەکە بێ بتوانێت بێیز بەرامبەرێک ینی ئێمە بتوانین بڕۆنێت تونس لەوێ ئاهەنگێ بکەین بەجری کوردیەوە بە زمانی کوردیەوە لێوەراوە بخوێنەوە هەنگاوێکی ڕۆشنبیری کوردیە مەبەستی خۆم هەبووە ئێمە لەگەڵ دۆستەکانمانە پەیوەندیمان هەبێ و لەسەر مێژووکار چەند ناچوین لەسەر مێژووەکە بەس یەکەم نووسەری کوردن چوومەتە سەر گۆڕی کەیخوسرەوە کە ئێستاکە پێڵێن دوکان داود بەڕاستی مێژووکە شێنراوە گۆڕی کەیخوسرەوە چوومەتە ئەوێ یەکەم کەسم چوومەتە پایتەختەکەی سمکۆخانی شکاک بەڵام زۆر دژمنانی کورد هەوڵی شێواندنی کەسایەتی سەرۆک سمکۆخانەدەن سەرۆک سمکۆخان ڕۆڵێکی گەورەی گێڕاوە لە مێژووی ڕۆژهەڵاتی کوردستانە یەکەم ڕۆژنامە لە سەردەمی شۆڕژەکەی ئەوە دەرچۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان کەواتە یاخوب بڵێن ڕەچەڵەکی کورد و مێژووی دێرینی کورد پێویستی بەوەیە کە کەسانی وەکو ئێوە و پسپۆڕان لەو بوارەیە کوی بکەنەوە تا بزانین کە ئێمە خاوەنی چ مێژوویەکی دەوڵەمەندین بۆ هیواین کە توانی بێتمان خزمەتێکی بچووک پێشکەش بە ئێوە و بەو بەرهەمە جوانانەتان بکەین سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس ئەگە دەرفەتە بێ من یەک شتێک هەیە هەڵبەت ئەو پەرتوکە تازەش بەسەر زمانی لەشە زمانی جەستا نامەی ماستەر و دکتۆراکەش بەسەر زمانی جەستەیە بەس لەسەر مێژووی کورد ئێمە مێژوو چۆن نەپارێزین زمان بەلوجەکان لەیان نووسیمە کووردە هەڵبەت ئەو پەرتوکەم لەسەر مێژووی کورد فەرهەنگی کوردی و کڕواتی تایە فەرهەنگی کوردی و سۆمەری تایە فریا نەکەوتم فەرهەنگی بەلوج و کورد ئەوە بکەم بەلوجەکان هەر کورد بوونە وەختی خۆی دیاکۆی مەزن نردویانەتی بۆ ڕوخاندنی ئیمپراتۆریەتی توران و مەکران واتە تورانێن ڕوخانویانە بەس تێکەڵاو بوون و لە بیرچوونی زمانەکان وەک ئێستای خۆمان بۆ نە بە پەرتوکەڵین کتێب نازانم وەزارەتی ڕۆشنبیری بۆ وشەی پەرتوک بەکارنایەنێ بۆ نمونە بە قوتابخانەڵی مەکتەب بە قوتابیەڵی تەڵەبە بە مامۆستاڵی ست ماوەیەکی تر 100 ساڵی تر ئەم زمانە کوردی نامێنێ مێژوو واتە زمان و داواکەم زمانی کوردی بپارێزرێت حکوومەتی هەرێمی کوردستانش پێویستە ئێمە ساڵنامەی خۆمان هەیە ساڵنامەی کوردی بۆ بەکارنایەنرێ بەس ئەنووسێت 2720 پێویست ئێمە مانگەکانی کوردی و ساڵەکانی کوردی بە فەرمی بەکار دکتۆر فەرمان هیدایەت زۆر سپاس بۆ تۆ نووسەر و دکتۆرە لە دەروون ناسی سپاس بۆ تۆ بەم بەیانێ لەگەڵمان بووی بە هیوام بەرهەمی و بەخشەشی زیاتر هەبێ بۆ کوردستان زۆر سپاسی ئێوەکەم نمونەتان زۆر بێ هیوادارین کەناڵی کورسان 24 خەمی مێژوو دیرۆک و شوێنەواری کوردی زیاتر هەبێ بە بوونی کارمەندی وەکو ئێوە پێشکەشکاری سەرکەوتی و وارە سپاس هەندێک میوە هەیە ئەتوانین زۆر بە تام و چێژەر چەنە میوەکان هەمووی ئەخۆشە کار زۆربەی کات باسی هەرکامێکیانەکەین تام و چێژیە بەڵام کاڵەکی بتوێن و دەڤەری مەرگە و بنگرت ئێستا کە پێگەیشتووە پێوترێ کاڵەکە ڕووشە کاڵەکی ڕووشە ئەمە بە تامترین و باشترین جۆرەکانی کاڵەکە کە خواستی زۆری لەسرە لەلایەن کڕیارانەوە
خواز لەسەر ئەم جۆرە کاڵەکەوای کردووە بازارێکی تایبەت لە نزیک بێستانەکانی بنگرد بۆ ساغکردنەوەی بەرهەمەکانی جوتیاران دروست بکرێ و کڕیاران بەیانیان لە کاتژمێر 4 بەدواوە لە شار و ناوچە جیاجیەکانی کوردستانەوە دێن بۆ کڕینی کاڵک. پێش ئەوەی خۆر لە زەوی بدات ئەوان بەشێکی زۆری کارەکان تەواو دەکەن. هەڵکشانی خۆر و بەرزبوونەوەی پلەکانی گەرمە کاری ئەوان سەخت دەکات. لێکردنەوەی کاڵک زۆر ئاسان نییە، بەڵام بە هەرەوەزی خاوەن بێستانەکان کارەکە بۆ خۆیان ئاسان دەکەن. کاڵکی دەشتی بیتوێن و مەرگە پێگەیشتووە و ئێستا وەرزی کاڵەکە. ئەو جۆرە کاڵەکەی لێرە دێتە بەرهەم، یەکێک لە باشترین جۆرەکانی کاڵەکە. هەر بۆیە لە کاتی خستنە بازاری خواستی زۆری لەسرە. بەیانیان لای سەعات 3:30 و 4 ئەو دەمانە دێین لە تا دەگەین ئێرە دنیا ڕووناکدا دێت. ڕووناکدا دێرنین ئەو پەڕی تا سەعات 11 بخانێ. چوە کاڵک وەک گەشتی کەنیا شەوانە بمێنێتەوە نەرم دەبێت. بەڵێ وەک ڕسقی کەنیە بڵێ ڕسقی واستا هەنار و شێوێ دەمێنێتەوە کێشەی نییە. دوو جۆری هەیە باشەکەی خەتخەت و ڕوشەیە. لێرە هەرە باشەکەی ڕوشەیە، هەر بەوە ناسراوە بەری مەرگەی بە کاڵەکەی ڕوشە. باشەکەی ئەوەیە لە تا مشتیوادا خۆشترا بڵێ خۆفرۆشتیشە بۆ بازار و شتیوا چاکتر خۆ دەفرۆشێ. بۆ ئەوەی مرۆڤ بڕیاری ڕووکەش و سەرپێیانە نەدات، پێشینان دەڵێن کاڵک بەڕەنجی نییە. ڕوشە ڕەسەنایەتی و تام و بۆنی بە جۆرێکە ئەگەر لەسەر ڕەنگەکەشی بڕیار بدەی پەنجەی پەشیمانی ناگەزی. لە نزیک بێستانەکانی کاڵک لە دەفەری مەرگە و بنگرد بازارێک بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران دروست کراوە. کڕیاران لێرە چاوەڕێ دەکەن تاکو خاوەن بێستانەکان لە ڕنین و لێکردنەوەی کاڵەکی ئەو ڕۆژە دەبنەوە. ئیدی مامەڵەی کڕیار و فرۆشیار لێرە گەرم دەبێت تاکو ئەو بەرهەمە ڕەوانەی ناوچە جیاجیەکان بکرێت. ئەو بازارە لە ساعات 5:30 ڕاکراوەتەوە. کاڵە شێرە بەناوبانگە دەڕوا بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ کەرکووک. باریش بڵێ بە پێی سعرەکە ڕۆژ جیاوازە لە 250,000 ڕادەست پێ دەکات تا 350 تا 400,000 دەڕوا بارێک کاڵک. ئەو ساڵ باشە بۆ فەلاعی بڵێ. کاڵک یا گندۆرە یەکێکە لەو مادە خۆراکیانەی دەوڵەمەندە بە ڤیتامینەکانی A و C و D و مادەی سلیلۆس. سوودی گەورەی بۆ تەندروستی هەیە بە تایبەت دڵ و سووڕی خوێن بەگشتی. چەندین جۆری جیاوازی کاڵک هەیە. زۆر جۆریان لە هەرێمی کوردستان دەچێندرێن و بەرهەمەکانیان دەخرێتە بازارەوە. عرەسەبین کوردستان 24 ڕانیان. لە ناوچەی ئەلکەی باکووری کوردستان فستیڤالێکی تایبەت بەڕێوەچووە کە بۆ بەرهەمە شیریەکانە ئەواتە ماست، پەنیر، ژاژی، قەیماغ و هەموو بەرهەمە شیریەکانی تریش نمایش کراوە. لە فستیڤالەکەدا سەرڕای نمایشکردنی ئەم بەرهەمە خۆماڵیانە چەند چالاکی هونەری و گۆرانی و شایی تێدا پێشکەشکرا. Li navçeya Elkê ya Şirnexê Festîvala Bexbirîn, Çand û Huner û Zozanan birêve çû. Festîvala ku ev 8 salin tê li darxistin, îsal ne li Zozanan li navçeyê birêve çû. Welatiyên ku ji bajar û navçeyên derdûrê beşdarî festîvalê bûyên gotin ku berê wan li Zozanan dest bi bexbirînê dikirin û ev çalakiya wan li nava şahiyê de derbastı bû. Ev kültüre geleneka memleketê me ya, milletê me ya. Em vê festîvalê keyfxweşin. Ama mixabine festivale vêga vê hate verê berî niha zozan bû, çadir bûn, gün bûn, em pê dinya hûnik bû. Ev erde jî dîsa xweş e ama germ e, zêde germ e. Festival ji aliyê parêzgerî, qeymeqamî û şaredariyê navçeyê ve hat li darxistin. Rayadaran gotin ku navçeyên wan ji bo geştyariya çiya û zozanan guncavin. û dê ew zêdetir danasîna van navçeyan bikin. Şeref artık festivalleriydi. Elkê bi festîvalên xwe bi çavkaniyên xwe yên siruştî bi xwezaya xwe ya bêhempa cihek gelek xweş e. Elkê ji bo geştyariyê ciheke guncav e. Em hêvîdarin ku dê ji niha û pêve jî rojên me xweştir bin.
ئەم دێ بەردەوام چاڵەکیên bi vî rengî bikin. Zozanên Faraşînê, Kêla Memê û zozanên din yên elkên avdarin. Welatî heriya pazêxwal û zozanan cewbir dikirin. Lê belê bû nimûne di festîvalê de pêşbirka bexbirînê jî hat kirin. Serkeftiyên pêşbirkê bi zêran hatin xelatkirin. Dema ku dibû wextê bexbirînê millet kom dibû giştî xwe dida hev dişon berxê xwe rojkê pêşiya birînê dişûştin û roja pişra berxê xwe dibirîn û li wê derê keyfxweşiyek ji anî ku ji bo masûla salekê toplamkarê we salekê ku bi dest xistî û karê xwe ku wergirî destê xwe ji ber wê keyfxweşiyek pêk tîne. Îja bexbir ji wê dönemê ku heta niha li nîme dewam dikî û dewam dike ku heta niha. Pêşbirka xweşterên mast û panîrê pez jî hat kirin. Hemû beşdarên pêşbirkê ji aliyê jûrî ve serkeftî hatin qebûl kirin. Ev mastê pîra min e bexbirê daye înay yê meha ye. Em hatine yarışmaya inşallah qazanmışken. Festival haline dönüştü. Festivala ku di kelegerma rojê de bi çalekên rengîn dest pê kirî, divê hewa hênik te bi konsertan berdewam dike. حسن کاکو کوردستان 24 ئەلکێ هەمومان ڕۆژانە لە خواردن بێ لە بابەتە جیاوازەکان بێ ڕۆن بەکاردێنین ینی بەشێک لە ڕۆن دەچێتە ناولاشە هەر یەکێکمان ڕۆژانە لە ڕێگەی خواردنەوە یاخود لە ڕێگەی شیرنەمەنیەکان و هەندێک جار ئەمانش ڕۆنیان بۆ بەکاردێت لە هەموو شتێک پێم وایە هەر دەبێت شتێک ڕۆنی تێدا بێ بەڵام ڕۆنی باش هەیە ڕۆنی خراپ هەیە ڕۆن هەیە کاریگەری لەسەر تەندروستیت کەمترە هەشە بە تەواوی ڕەنگە وێرانت بکە ڕاستە هەر بۆ گرنگی ئەو بابەتە و بەکارهێنانی ئەو ڕۆنانە کامیان بەسوودە هاوکارمان دکتۆر هەڵوێز میێوانجاری دکتۆر حیکمەت حاجی نووری هەڵواچی کردووە کە دکتۆر حیکمەت سپۆڕی بەرهەمهێنانی ڕۆنە ڕووەکیەکانە لەگەڵ دکتۆر هەڵوێز گفتوگۆیەکیان کردو بابەیەکەوە بینەری بین. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێستم. کام ڕۆن تەندروستە کەسان دەزانن کام لەم ڕۆن و زەیتانی بەردەستی من لە هەمووی تەندروسترە بڕوا ناکەم چونکە هەر ڕۆژە بە جۆرە زەیتێک و بە جۆرە ڕۆنێک دەوترێت باش و بە یەکێکتر دەوترێت خراپ ڕۆژێک دەڵێن زەیتی زەیتون بەکاربێن و واز لە زەیتی گوڵە بە ڕۆژە بهێن ڕۆژێکتر دەڵێن ئەم دوانە مەوادی پارێزگاریکار و حافیزەیان تێدایە واز لە هەردووکیان بێن و ڕۆنی گوڵە بە ڕۆژی خۆماڵی بکڕن چونکە پێکاتی خراپی ئەوەندە تێدانێ دواتر بەسەر ئەمیشدا ڕۆنی تەنەکە و بەست و یاخود ڕۆنی کوردی هەڵدەبژێرن و دەڵێن لە هەمووی چاکترن بەم دوایانە قسەیەکتر دەکرێت دەڵێن دووک بخۆن دووک لە هەمویان چاکترن و ئێستا وای لێ هاتووە کە ئەگەر بیرتان بێجاران لە کەبابخانەکاندا دووک بە خۆڕایی بوو ئێستا بە بۆنەی ئەم قسانەی کە دەکرێت دەوتێت دووک سوودی لە هەموو ڕۆنەکانی تر زیاترە و لە هەمویان تەندروسترە ئێستا کیلۆیەک دووک بە 16,000 دەست ناکەوێت بۆیە ئەمڕۆ بابەتەکەم تەرخان کردو بۆ دکتۆر حیکمەت حاجی نووری هەڵواچی پرۆفیسۆری یاریدەدەر و پسپۆڕی بەرهێمەرانی ڕۆنە ڕووەکیەکان دەمەوێت ئەمڕۆ لەگەڵ بەڕێزیان ئەم بابەتەیەک لای بکەمەوە بەخێر بن کاکتۆر فەرموو. سپاس کاک دکتۆر بۆ ئەم دەرفەتە بەخێراتی سەرچاو دکتۆرگیان دکتۆرگیان قسەی تۆ چیە لەسەر ئەم ڕۆنانە کام لەم ڕۆنانە بخۆین ئێمە بڵێ کاک دکتۆر پێشەشی ئەمەوێ تەمان بابەتی ڕۆن و زەیت و چەوری ئەمانە بابەتێکی زۆر گرنگە کە پەیوەندیشی ڕاستەوخۆی بە تەندروستی ئادەمیزادەوە هەیە بۆیە ئەبێ زۆر وریابین لەو ڕوونکردنەوانەی کەوا ئێمە بە بیناریان بە بیستە یاڵین بۆیە من لێرا من بابەتەکانم ئەمێ بە زمانێکی زۆر سادە و بە زمانێکی زانستیانە بگەێنم بە بینەر و بە بیسەری خۆشەویست سادە بەو معناییکەوە هەموو کەسێک یاحتیادی تێی بگا و زانستیش بۆ معنایی کەوا ئەو قسانەی کە ئێستا منێک کەم بنەمایەکی زانستی هەبێ هەر لە خۆمە قسە نەکەم تەمان ڕۆن بە شێوەیەکی ئام چەوری مادەیەکی شیمیاویە وە خۆراکە یعنی چۆن پرۆتین خۆراکە کاربۆهیدرات خۆراکە ڕۆنیش خۆراکە ئێمە مەجاڵی تیانە پێویستمان بە ڕۆن هەر هەیە بێگومان ئەبێ ڕۆن لە خواردنمانە هەبێ باش
چونکە خۆراکە و سوودی زۆری هەیە ڕۆن و زەمان ئەیاتێ بۆ مێشک باشە تێرمانەکە. ئەم قسەیە بۆ هەموو ڕۆنێک ڕاستە؟ بەعام بۆ هەموو ڕۆنێک ڕاستە بڵێ. باش. بەڵام جیاوازی هەیە لە پێکهاتەی چیمیاوی ڕۆنێک بۆ ڕۆنێکی تر. بەڵێ دکتۆر ئێستا من خۆم نازانم کە کام لەمانە لە هەمووی تەندروستترن چونکە ئەو قسانی کە لە سەرتاوە کردم هەموویم گوێ لێ بوو هەر ڕۆژە بە یەکێکیان وتووە کە تەندروستتر و ڕێک پێکترە. ئەمەوێ پێش هەموو شتێک ڕیزبەندیەک بکەین خۆمان بۆ ئەم ڕۆنانە بزانین خەڵکە گەرویستی ئێستا بچێتە بازار زەیتێک بکڕێ ئەمڕۆ یاخود ڕۆنێک بکڕێ بچێ کیلۆیە دووک بکڕێ یان تەنەکە بکڕێ یان زەیتی زەیتون و زەیتی گوڵە بە ڕۆژە بکڕێ کامە لە هەمووی باشتر. کاک دکتۆر بەڕاستی لەم فترەیە چاواشەکاریەکی زۆر هەیە کە باسی ئەوەکەن کەوا بە بێترس دووجی حیوان بخۆ ئاژەڵ بخۆ. بێگومان ئەوە شتێکی غەڵەتە ڕاست نییە چونکە پێکاتەی چیمیاوی هەموو چۆریەک ئەمانە چۆری حیوانی چۆری نەباتی بریتیە لە ترشەڵۆکە چۆرێت تێرەکان و ناتێرەکان. باشە تێرەکان ئەوانن وەکو ئەوانی کە بەڕێژەیەشی زۆر لە بەرهەم ئاژەڵەکانە هەیە. بەرهەم ئاژەڵەکان مەبەستم لە جستەی ئاژەڵ و بەرهەمەکانی وەکو شیر قەیماغ و پەنیر و کەر و ئەمانە. ئەمانە ئەو فاتی ئەسیدانن ئەو ئەسیدە تێرانن کەوا زەرەریان زۆرترە لە قازانج. بەڵام لە هەردووچیانە لە ئاژەڵەکانیشا و لە نەباتەکانیشا هەردووشیان هەیە تێرەکان و ناتێرەکان هەیە. ناتێرەکانن کە باشن ناتێرەکانن کە ئۆمێگاکانیان تایە ئۆمێگای 3 6 9 و بەڕێژەیەشی زۆر ئەم ئۆمێگایانە لە ڕووەکە نەباتەکانە هەیە. کەواتە تۆڵی کە دووگ مەخۆن ینی دووگەگەر خوادیشتان میکەن بە سەرچاوی سەرەکی ڕۆن لەبەرەوەی کە چۆری ناتێری کەم تێدا. کاک دکتۆر دووگ تامی خۆشە. باش هەموو چۆریەکی ئاژەڵی تامی خۆشە. باش بە لەزەتە. بەس تەندروست نییە؟ بەڵێ بەس تەندروست نییە؟ تەندروست نییە. کەواتە ئێستا ئەوەی تەندروست نییە بەربڵاوە و دەوتێت دووک بکەن بە سەرچاوی سەرەکی ڕۆن و بەس دووک بخۆن ئەو قسەیە لەگەڵی نیتێ. نهائیەن کاک دکتۆر ئەوە کاتێک بووە کە ئێمە زەیتمان نەبووە. ئێستا ئێمە زەیتمان هەیە ڕۆنی ڕۆچیمان هەیە ئەمانە زۆر زۆر باشترن لەمان. دکتۆر ئێستا ئەم زەیتی کە لە بازار هەیە باشترە یان ئەو دووگە؟ بێگومان زەیتەکە باشترە. تۆ لەگەڵ زەیتەکەی؟ بەڵێ. باش با ئێستا ڕیزبەندیەکە بکەین کەوایە. باش باشترین ڕۆن کامێ؟ باشترین ڕۆن و زەیت باشترین زەیت ئەم سیانە هەرچێکی زەیتن باشە هەرچێکی باشن. باشە تۆ زیاتر لەگەڵ زەیتای کەواتە ئەم سێ دانە کە ئەمە زەیتی گوڵە بە ڕۆژەیە ئەمە زەیتی زەیتونە و ئەمەش زەیتی گوڵە بە ڕۆژەی خۆماڵیە براندێکی خۆماڵیە. ئەم سیانە تۆ لەگەڵ یەوەکو پلەیەک پێت باش زۆر باشە و لە ئەم دوانش لە ئەم سیانە کامیانە پێ باشترە؟ ئەمەیان زۆر باشە. براندە خۆماڵێک پێ باش. براندە خۆماڵیەکان ئێستا حاڵی حاضر لە کوردستان براندی خۆماڵیان هەیە زۆر باشن لەگەڵەوەی کە مادی کیمیاویشتی کەمترە ئەو زۆر چاکە بۆ بەکارهێنان. کەواتە براندە خۆماڵەکە باشە و زەیتی زەیتون و زەیتی گوڵە بە ڕۆژ. بەڵێ ئەمە وەکو پلەیەک. ئەی باشە ئەی دکتۆر لەسەر ئەمانە قسە چیە؟ لەسەر ڕۆنی بەست و قسە چییە؟ ڕۆنە بەستۆکان ئەگەر ئەمانە ڕۆنی ئاژەڵی بن فەرقی هەیە لەگەڵ ئەو ڕۆژان ئەو ڕۆنانەی کەوا هایدرۆجینەیشنی بۆ کراوە. باشە طبعاً ڕۆنە هایدرۆجینەیشنەکان ئێمە سێ جۆر ڕۆنمان هەیە. ڕۆنی ئاژەڵیمان هەیە ڕۆنی نەباتیمان هەیە و ڕۆنی ئەو زیندەوەرە دەریاییانەمان هەیە. باواز لەوانیان بێنین چونکەوە ڕێژەیەکی کەمە. ڕۆنی نەباتی لە جیهانە لە سا 68 داگیر کردووە حیوانەکە لە سا 28 ڕۆنە دەریایەکان لە سا 4 کەواتە نەباتیەکان ڕۆژەکان ڕێژەیەکی زۆری لە جیهانە داگیر کردووە کەواتە ڕۆنیشی باشە. من بەتەنها بەوە ناڵێم کە نسبەتەکەی زیاد من احتیما دەکەمە سەر پێکهاتی چیمیاویەکەی. تێکم باشە. ئێستا ڕۆنە بەستۆکە باش بیا خراپبوو. ڕۆنە بەستۆکان ئەوانەی هایدرۆجینەیشنیان بۆ کراوە ئەوانە ڕۆنێکی ترسناکەن ڕۆنێکی کوشندەن زەهرن. کەواتە
ڕۆنی بەست و خراپترین ڕۆنە ئەوانی کە هایدرۆجینیشنیان بۆ کراوە ئەوانەی هایدرۆجینیشنیان بۆ کراوە بێگومان ئەمانە نەچین بەلای ئەمان نیهائیەن نابێت لە ماڵ تا هەبێ بەستوە یعنی ئەمە کاک دکتۆر ئەمە قسەی بەڕێوەبەری ڕێکخراوی WHO یعنی ئەڵێ ئەبێ ئەمانە نابێت ئەبێ ئیتر کاتیەوە هاتووە ئەمانە لە خۆراکمانە ئەم ڕۆنانە لە خۆراکمانان بێنینە دەرەوە ڕۆنی بەست تەواو ڕۆنی هایدرۆجینیشن کراوە تەواو ئەڵێ ئەمانە و منەظەمەی WHO ئەمانە پلانێکیان داوناوە لە 2010 بۆ 5 ساڵ کە لە 2023 ئەبێ تەمان لە وڵاتانی ئێمەنا لە وڵاتانی ترا ئەبێ ئەمانە نەمێنن چونکە ئەمانە سبەبێکی ڕئیسین بۆ نەخۆشیە درێژخایەنەکان نەخۆشیە نەگوازراوەکان وەکو شێرپەنجە کاریکتۆر لە ساڵانە 18 ملیۆن کەس لە هەموو جیهانە بەهۆی بەکارهێنانی ڕۆنی قوتوو سەتڵەکانەوە تووشی مردن ئەبن و هەر کەسێک ئەو ڕۆنانە بەکار بێنێت لە 34 احتیمالی زیاتر هەیەکەوە تووشی شێرپەنجە ببێت جاکە من ئەمانە بزانم بۆ بێڵم ئەمانە لەوانەی کە ڕۆنی هایدرۆجین کرا و ڕۆنی بەستووە خۆن لە 34یان ئەگەری توژم بە شێرپەنجیان هەیە بێگومان باشی دکتۆر کاتمان کەم با بینە سەر باسی دووگەکەش ئێستا تۆ لەگەڵ دوو گیشانیت و لەگەڵ ڕۆنە هایدرۆجین کراوەکان ڕۆنە بەستەکانی دووگەکە بەس بۆ حەز کاتەم بۆ حەزەتوانی بیخۆین دووک بەڵام هەفتەی جارێک حەزم لێ وەکۆی بە سوود بێ سوودی هەیە نەخێر ئەو سوودەی نییە کە من باسی سوودی زەی دەکەم باسی ڕۆنەکە جیاوازی ڕۆنەکانەکەم کاک دکتۆر ئەو ڤیتامینانێکی ئێمە A, E, D, K ئەمانە لەم زەیتا ئەتوێنەوە لەما ناتوێنەوە یعنی هەرچی ڤیتامینێک ئێمە لە ڤێجتبڵ لە سەوزەواتە بەدەستی بهێنین ڤیتامینەکان پێویستیان بە ناوەندێکی ڕۆن هەیە کەواتیا بتوێنەوە اینجا خوێن هەڵی مژێ لەما ئەتوێتەوە لە دووگە ناکەواتە ئەو سوودەشی کە بەدوایە ئەگەڕین لە زەیتی گوڵە بە ڕۆژە و زەیتونەکە دەستمانەکەوێت بەڵێ تەوا کاتێن بە ئەمانە دوورخینەوە بێنە سەر باسی ئەمانە دکتۆر لە ڕۆنێکی لە زەیتێکی گوڵە بە ڕۆژەیە قسەیەکەیە دەوترێت کاکە مەسن تۆ زەیتێکی ئاوا بە 1500 ئەو پەڕی 2000 ئەکریت ئەمە ئەبێت چەندی گوڵە بە ڕۆژە بێت چونکە تۆزانی کە ڕۆنی گوڵە بە ڕۆژە هەروە ئاسان دەست ناکەوێت و ئەگەر دەستیشکەوێت بە 1500 بە تۆی نافرۆشە تۆ قسە چێ لەسەرەوە هەستەکە ئەمە ڕۆنی گوڵە بە ڕۆژە زۆر کەس ئەو قسەیەکە بێگومان کاک دکتۆر من لە 82 ئیش لەسەر زەیتەکەم بۆ بە تایبەتی گوڵە بە ڕۆژە ئەو گوڵە بە ڕۆژەی ئێمە بەکاری هین لە بازارە ئەو گوڵە بە ڕۆژەیە نییە کە بۆ زەیت بەکارهێنێ بەڵکو گوڵە بە ڕۆژەیەکی سنفێکی تایبەتیە دەنچێکی خڕی ڕەشی بچوشی هەیە ئەمانە لە ئەو وڵاتانەی کەوا تۆی گوڵە بە ڕۆژە بەرهەم ئەهێنن بە هەزارها هێکتار تەمان هەر هێکتارێک 4 دۆنمە بە هەزارها هێکتارەکەن یعنی بۆ ئەو معاملانە ئەو گرانە ناکەوێت کە ئێمە بیری لەکەینەوە تەنانەت یعنی دوای ئەوەی کەوا ڕۆنەکەشی لێ دەرێنن ئەیکەن بە ڕۆنە توونەکەش چونکە ڕۆنە توونەکە کەوتمان ئەمە کوشندەیە و زارە ئەمە تام و بۆن و ئەمانەی تێکەڵاوەکەن ئەمە بارزەگانیە ڕۆنی کوردی لە هەمومانە باشترەیان نەخێر ڕۆنی کوردی لەمانە باشتر ڕۆنی کوردی لە زەیت باشتر نیە نیهائیەن زەیت باشتر لە ڕۆنی کوردی ینی تۆ زەیت هەڵەبژێری بەسەر ڕۆنی کوردیە کاک دکتۆر ڕۆنی کوردی ڕۆنی ئەمریکی ڕۆنی عەرەبی پێکهاتەی شیمیاویەکەیان وەکو یەکە زەیت نسبەتی ئەنساتوڕێتد فاتی ئەسیدەکەی زۆرترە بۆیە باشترە ڕۆنە ئاژەڵیەکان زۆر کەمیتیایە ساتوڕێتەکەیان تێرەکانیان زۆرترە کە باش نین کەواتە نەخێر من ئەفزەڵیەتی زەیت ئێم و زەیت بەکاربێنە و چێشتێکی تەندروست بە ڕۆنێکی تەندروست لێ باشەکات تا دکتۆر حکمت حاجی نوری هەڵواچی زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوون ئەمڕۆ زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەری بەرنامەکە بوون لەمە دووە ئاگاتان لە ڕۆن و زەیت و ئەو چەوریانە بێ کە دێکەنە خواردنەکەتانەوە وەگوێ لە ڕێنمایەکانی دکتۆر بگرن هەر هەرمان خواتان لەگەڵ
وەک هەمیشە ما ئامانجمانە کە بابەتە تەندروستی و کللتوریەکان بخینە ڕوو بۆ ئێوە بەو هیواین کە لە دەستپێکی ڕۆژەکەتانە وزەیەکی باشتان لێمە وەرگرت بێ و بە بیرتان بێنینەوە کە گرنگیدان بە تەندروستیتان لە پێش هەموو شتێکە بە تایبەت هەکار لەم گەرمانەی ئێستاکە ئاگاداری خۆمان بین لە بەرەوەی گەرماکەی گەرمانیە زۆر گەرمە ناتوانین بڵین گەرمە زۆر زۆر ڕاستەکە بابەتەکانی ئەمڕۆمان کۆمەڵک پڕگە و بابەت ئەدەبی هوەری بابەتی کللتوری و مێژوویشی تێدا بوو تا ڕادەیەک بەو هیوان سوودی هەبوو بێ بۆ هەموو لایەکمان من خۆم بەشێک سوودم لێبینی هەندێک زانیاری نوێم ئەمڕۆ بیست هیوادارم بە هەمان شێوە بۆ ئێوەش بەرنامەی بەرهەمدار بوو بێ سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار بەیانی 24 دانیشتن بە هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێت هەمیشە لە خۆشییا بمێنن.